بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد سيد الأولين والآخرين، وعلى آله وصحبه وأتباعه وأولياء أمتي أجمعين إلى يوم الدين. عزيزان وخوشويستان لشوي ترجمة مباركة لخدمت كوري صلوات واستعيش پیغمبر نازدارا، صلاة والسلام إلى سرب لخدمت سيري باكي وبيغمبر نازدارا، كتابك جناب إمام صاحب مدرج الوردة الأنبرية في سيرة حضر الخير البرية لباسي شمائلي خلقي وخلقي پیغمبر أبو صلى الله عليه وسلم بتايبت الشوازي نانخواردني پیغمبري خوا والشوازي خوراجي پیغمبري خوا صلى الله عليه وسلم وبيخوري پیغمبري خوا صلى الله عليه وسلم. يما پیغمبرك بو عظمته اخوا في فرميت وما أرسلناك إلا رحمة للعالمين. يا سوين بالتمني مبارك يا اخوا يان مسألة في فرمي وإنك لعلى خلق عظيم. يا صلواتي لسلي دا اگر سيري حياة وجيان يم پیغمبر بكين كزور بسادي جياوة وەک پاشا و ملوک نەژیاوە. ئەم پێغەمبەرە نازدارە بەڕاستی حاڵی فەقیران و هەژاران چۆر بووە لە عەسر و زروفی خۆیان ئاوا بووە. زۆر جارێ حاڵی پێغەمبەری خوا لە حاڵی فەقیرەکانیش سەڵات و سەلام لەسەر خراپتر بووە، بەڵام ئەم پێغەمبەرە نازدارە پێغەمبەری خوا بووە، سوپاسگوزار بووە و حتا خۆی فەرموویەتی لەگەڵ فەقیرانە پەروەردگارە حەشرم کەی، لەگەڵ ئەوانە بم، لەگەڵەوەشە پێغەمبەری خوا فەقیری پێخۆش نەبووە بڵێ مەسەلەی حەزکا فەقیر بە پێغەمبەر، بەڵکو پەنای گرتووە لە خوای گەورە فەرمێتی اللهم إني أعوذ بك من الكفر والفقر. خوا پەناگرم بە تۆ لە کوفر، لە تاوان، لە گوناه، لە مەعسیەت، لەگەڵ فەقیری و هەژاریە. خوا فەقیر و هەژار مەکەی. ئەم پێغەمبەر نازارە داوای کردووە لە خوای پەروەردگار کە بەڕاستی فەقیری نەکات. طبعاً فەقیری دوو جۆرە. لە حەدیثێکە پێغەمبەری خوا فەرمێت كاد الفقير أن يكون كفرا، نزیکە بەڕاستی فەقیری کوفری پێوەیە. زۆر جارێ ئینسان لە فەقیریە پەنا بۆ تاوانەما، جینایەت، هەتا کوفر، مەعسیەت، دینی خۆی وەرەگەڕێت. چەندین کەس بەهۆی پارە و پوڵ و دنیاوە دینی خۆی فرۆشت. ئەمە بۆیە پێغەمبەری خوا فەرمێت بەڕاستی هەندێک جار فەقیری کوفری پێوەیە. و پێغەمبەری خوا لە فەرمایشی ترا فەرمێت والفقر فخري، بەڕاستی فەقیری شانازی منە. خۆم دوو حەدیثە کە تۆ سەرنجوێی دژی یەکترین، لە یەکێکا فەرمێت فەقیری کوفری پێوەیە، لە یەکیانە فەقیری شانازی منە، کەوایبەری منە، جلوبەرگی منە، عیزەتی منە. پێغەمبەرە فەرمێت. وەلەما و زانایان ئەفەرمون، ئەولیای کومەل ئەفەرمون كاد الفقر أن يكون كفرا في زماننا. بەڕاستی فەقیری کە کوفری پێوەیە لە زمانی ئێمایە کە ئینسان ئیمانێکی بەقوەتی وای نییە، فەقیری زۆر جارێ تووشی کوفرەکات. والفقر فقری في زمانه، فەقیری کە جێی شانازی پێغەمبەر بێ لە زمانی پێغەمبەر ئاوا بووە، چونکە فەقیری سەردەمی پێغەمبەری خوا سەحابە و پێغەمبەر ئیمانی شهودیان هەبووە. بەڕاستی فەقیری وەری نەگەڕاندون لە دین، بەڵام ئەو فەقیرەیەکەوە خەڵکی وەرەگەڕێنە لە دین پێغەمبەر پەنای پێگرتووە. ئەم فەقیرەی ئاخر زەمانە کە ئێمە تایە ئەژین، زۆر کەس بەهۆی دنیا و مادونیا و فی دنیا و مەراسی پۆست و پلە و کورسیوە ئیمان و دینی نەدەستداوە بۆی کەس لە فەقیری نەجاتی بێ. ئازیزان، ئەم پێغەمبەرە نازدارە سەڵات و سەلامی لەسەر بێ وتمان پێخۆرەکانی بەڕاستی وەکو کەسێکی ئاسایی وابوو. پێغەمبەر حەزی لە کوولەکە کردووە، ئاماژەمان پێ کرد، زۆر زۆری پێ خۆش بووە. حتا عمەری کوڕی ئەبی سەلمە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر فەرمووی من مناڵەکم لە خزمەت پێغەمبەری نازدارە سەڵات و سەلامی لەسەر بێ کە نانمان خوارد، قاپێ شۆربایان هێنا، مەرگیان هێنا بۆ ئێمە، شۆربا بە کوولەکەی تیا بوو. ئەفەرمێت پێغەمبەر صلی الله علیه وسلم بەناو شلەکە ئەگەڕا بزانە کوێ کوولەکەی تیا، کوولەکەی هەڵەبژارد و پێغەمبەری خوا کوولەکەی ئەخوات. یعنی وەک چۆن پێخۆرەکەی زەید بووە، سرکە بووە، بە هەمان شێوە کوولەکەیش پێخۆری پێغەمبەری خوا بووە. بۆیە کوولەکە لەگەڵ ئەوەشا سوودی طوبی زۆر زۆر ئازیزان و خۆشەویستان. حتا ئەفەرمێت لەو کاتە کە من لەخزمەت پێغەمبەر بووم صلی الله علیه وسلم جازات دەستمە برد بۆ بەردەمی پێغەمبەری خوا فەرمووی یا غولام سم الله وكل بيمينك وكل مما يليك. ئەی مناڵە جوانەکە، پێغەمبەری خوا فەرمی ها ئەمە تەربیەتی پێغەمبەری خوا بۆ مناڵ، پێویستە ئاوا فێری مناڵکەین. ئەی مناڵە خۆشەویستەکە، ئەی غوڵامەکە، لە کاتێکە دەست ئەەکەی بەنان خواردن بڵێ بسم الله، خوایە بە ناوی تۆ.
اینجا کاتێکەوە نان نەخۆی بەدەستی چەپ و نان مەخۆ چونکە بەدەستی بخۆ پاکەکەیتەوە بەدەستی ڕاستی نان خۆ پێغەمبەری خوا فەرمی اینجا فەرمووی کاتێکیش نان و خوارد ئەدەبەن وا جوانە لە بەردەمی خۆت و نان خۆی مەڕۆ مەترازێ بۆ بەردەمی ڕەفیقەکەت چونکە لەوە چێ ئەوەی ڕەفیقە و بەرامبەرتە ئەمە پێغەمبەری خوا وای فەرموو بەڵام حکمەتەکەی ئەوەیە زۆر جارە کابرا ئەگەر تۆ دەست بێ بە بەرامبەرەکەی لەوجە قیزی لێ بکە طبیعەتی تێک چێ بۆیە پێغەمبەری خوا من لە بەردەمی خۆتۆ بخۆ دەست مەوە بە بەردەمی برادەرەکە تەجاوز مەکە ئەمە ئەدەبی پێغەمبەری خوایە لە خواردنە بۆ خۆی و بۆ ئومەتەکەیشی بۆ مناڵەکانی ئەم ئومەتەی خۆی سەڵات و سەلامی لەسەر بێ ئازیزان و خۆشەویستان حتا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یەکێتر لە پێخۆرەکانی پێغەمبەری خوا حەلوا و هەنگوین بووە دایکی ماداران حەزی عایشە رضا و رحمة إخوان لأخوي وباوك والتواوي الصحابي في غنبر بيه صلى الله عليه وسلم أفهمت عن عائشة قالت كان النبي صلى الله عليه وسلم يحب الحلواء والعسل في غنبر إخوان حلواء زور في أخوة شبوه لقل هنوينة حلواء چية حلواء وإلا آر دروس كريت لقل توزيع شيرينية لا أمتر زور جارك يا مخوان دروس كين لمالو أو حلواء كيس هر مسألة خلق إخوة والله بوم مباركيو بتعبد أفراد كمنال يبانا أما طبعا پیغمبر إخوة زوري في أخوة شبوه صلاة والسلام من السلبية لقوش تا پیغمبر إخوة صلى الله عليه وسلم وقود من مريشي خواردوه قوش دي حيواني خواردوه قوش دي وشتريشي خواردوه قوش دي معناش خواردوه مثلا قوش دي حيوان وردي خواردوه أما پیغمبر نازار بلان عطاي كر يسار أفرميت أخبروا أن أم سلمة أخبرته أنها أفرميت عطاي كر يسار أفرميت لأم سلمة دايك إيمان داران ميس خيساني في غمري خواه صلى الله عليه وسلم أفرميت قربت إلى رسول الله صلى الله عليه وسلم جنبا مشويا فأكل منه ثم قام إلى الصلاة وما توضأ في غمري خواه صلاة وسلام إلى السربية براسي قوشتي برجاء من خسته بردسي ام گۆشتە برجاوی خوارد اینجا لە پاشان هەستا نوێژی کرد دەست نوێژی نەگرتەوە یعنی گۆشتی حیوان دەست نوێژ ناشێنێ خواردنی ئێستا مەسەلە حەدیث واریدە ئەفەرمێت پێغەمبەری خوا ئەفەرمێت هەر کەسێک لە ئێوە گۆشتی وشتری خوارد با دەست نوێژ بگرێتەوە ئەمە تەبعاً حکمەتێکی تایە ئازیزەکانم گۆشتی وشتر بیخۆی دەست نوێژ ناشکێنێت وەکو مەسەلەی ئەو شتانەی تر نییە کە دەست نوێژکێنێت ئەفەرمێت پێغەمبەری خوا جارێکیان لەناو سەحابەکان بوو دعوتي كابرايا يقول قوشتي وشتري آماده كردو قوشتي وشتري عادة باب إنسانك سكي إنسان آوسيانيت توشي غازاتك چونك يتسريع شون معناه يشتوى مثلا مريش يسونا وكو لاني طبي علمي بنسبة أو يكيك لو صحابانا يكيك لو مثلا ميوانا كاني بيغمبري خوا كان المزي بيغمبري خوا صلى الله عليه وسلم باكي لي بربو لو كاتك باكي لي بربو بيغمبري خوا فرمي بوي كطريق نبيتوا فرمي با همومان هالصين دزنوش بقرينو چونك بو گوشتي وشتر دزنوش كانوا گوشتش ما فاردوا وي علماء فهم حكمه دغه پیغمبر او صحابه طريق نبيتوا كطريق نبيتوا بلا گوشتر ما خواردو گوشت وشتر ما خواردو گوشت وشتر دزنوش كان اول لو هاتوا اينا گوشت وشتر چنزا پیغمبر خواردوتيو دزنوش نکدو نوشي كردوا او باقي گوشت كاني تر حتى عبد الله كري حارس أفرميت أكلنا مع رسول الله صلى الله عليه وسلم شواء في المسجد لأنه مزقوتا قوشتي برجاوما لقنط في غمرة خواردو مغيري كري شعبة أفرميت قال صفت مع رسول الله صلى الله عليه وسلم ذات ليلة أفرميت ضفت مع رسول الله صلى الله عليه وسلم لشوانا لقنط في غمرة خوانا ميوان داري الصحابه يقولون ها والله پیغمبر بين صلى الله عليه وسلم لو كاتا براسي دستي كان دايا دستي مثلا دستي كان هنا دستي حيوان ببرجاي وبيغمر اخوا صلى الله عليه وسلم بيغمر اخوا دستي داوا تشقو گوشتكي هنجن كردو وردي كردو انجا دابشي كر بسرچيا بسر هاولكانيا هم يعني خواردو لكن لو صحاباني بيغمر اخوا صلى الله عليه وسلم سميلي هاتوا ناودمي پیغمبري خواج فرمي او بو سميلي ناكي اگر سميلي ناكي امزال لسر سواق بو تقرتيانم سميلي هاتوا ناودمي لانه كو بابي صعوبت پیغمبري خواج لقال هاولا كاني خويا انجا فرمي لو كاتا حضرت بلال هات جوروا
هات جوروا پیغمبری خوا صلی الله علیه وسلم فرمی او کی كانوا بلال قربان پیغمبری خوا وكو بابي صعبت پیغمبری خوا صعبت لقل هاولانه کردوا كان قربان او بلال فرمی بلال چی دی بو چیاتو ویره دستی بچی بخولا پیغمبری خوا فرمی صلی الله علیه وسلم انجا فرمی ای مغیره او اسمی الله نو کرد نکیتو لسر سیواک بو کرد کموا اما ما بس لیراوی پیغمبری خوا لقل هاولکان نانی خواردو میوانداری کردوا گوشت حیوانی خواردوا مثلا ببرجاوی خواردوتی بقلاوی خواردوتی پیغمبری خوا مثلا شیرینی تیابو خواردوتی اما انا پیغمبری خوا بون صلاة و سلام لسر به آزان خوشويستان وهروها حتى أفنون پیغمبری خوا كان رسول الله صلى الله عليه وسلم يعجبه الزراع پیغمبری خوا باڵی زۆر پێخۆش بە باڵ مثلا يعني دەست گۆشتی باڵ و دەستی زۆر پێخۆش بووە پێغەمبەری خوا سەڵات و سەلامی لەسەر بێ حتا یەکێ لە هاوڵانی بەڕێز ئەفەرمێت لەو کاتەی کە مەسەلەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم میوانمان بوو بەرحاڵ أبو عبيدة أفرميت طبخت للنبي صلى الله عليه وسلم قدرا أفرميت من جل لكم ما ذكر بيغمبري صلى الله عليه وسلم كغوشتي بالي ثيابه غوشتي زراع أفرميت لو كاتها بيغمبري صلى الله عليه وسلم همو جارية أي فرمو بالكم بريه وتو حيوان يبدو بالي هي زياترينية ده بالو بانص بالينية أفرميت منيش بالكام دعوة بيغمبري صلى الله عليه وسلم إن جاء بيغمبري هل فرمي دعوة بالك فرمي بالي ترم بريه أي فيلم قوم هذا هر حيوان دو بعض هي زياترينية هر دو دستي هي زياترينية كغمر إخوة فرمي والذي نفسي بيده لو سكت لناولتني الزراعة ما دعوته أفرمي خوات قصينا كرداية أجر داويت شن بالو دستن بكر داية بيدن بواي خواي تبارك وتعالى لبر خاطري من همو جاري أو قوشتو بيدن خواي كرب دستو بالو أي دابنا بلان خطا خوتو بيدن نبوي بێدەنگ نەبووی بۆیە ئەو معجزە دروست نەبوو پێغەمبەری خوا فەرمووی ئەگەر بێدەنگ بووتایە بەو کەسە گیانی منی بەدەستە هەموو جارێ باڵ ئەدا بە من هەموو جارێ دەستی بە منەدا پێغەمبەری خوا باڵی زۆر پێخۆش بووە لەناو مەسەلەی حتا مەسەلەی حیواناتە بۆ نمونە پێغەمبەری خوا ژەهر خوار کرا بۆ ژەهر خوار کرا معلومی هەموو لایەکمانە زۆر سیدا گوێمان لێ بووە لە غەزای خەیبەرە ئافرەتێک پێغەمبەری خوای مەسەلە ژەهراوی کرد بناوي زينب وآفرته دعاش كجرا زاني في غمري خوا حزي لكوي غوشتي حيوانه يعني اوندا نقبته بدبغدو او شوني جهراوي كربو في غمري خوا صلى الله عليه وسلم وسم في الزراع وكان يرى ان اليهود سموه افرميت چونکە پێغەمبەری خوا و زراعی پێخۆش بوو باڵی پێخۆش بوو ئەوەی ژێهراوی کرد کاتێک هێنان هەتا پێغەمبەر گۆشتەکەی لێ کردو لەگەڵ کۆمەڵە سەحابە و سەحابەیەک پەلەی کرد یەکسەر خواردی پێغەمبەری خوا خستە ناودەمی گۆشتەکە هاتە گۆ قسەکردن فەرمووی من ژەهراویم نەمخۆی پێغەمبەری خوا فڕی داوە دەرەوە کە فڕی داوە دەرەوە بەڵام ئاسەواری دەسمی پێغەمبەری خوا هەرما ئەوە ژەهرەکە پیس بوو ئەو شوێنەی زۆر ژەهراوی کردبوو ئەو سەحابەی پێغەمبەری خوا بۆ ژەهرە وەفاتی فەرموو شەهید بوو اینجا ئافرەتەکەی دوایی بانیان کرد وتیان ئەم گۆشتە و چی پیا کردووە وتی ژەهرم کردووە بۆ وتی ڕقمە لە محەممەد چۆن محەممەد زانی وتی ئەگەر وتمە ئەگەر پێغەمبەر بێ ئەبێ مەسەلەی بزانێمە ژەهراویە ئەگەر پێغەمبەری نەوێ پاشا و ملوویەک بێ و دەسەڵات دارێک بێت یعنی نەعوذ بالله ستەم کارێک بێ هاتوو ئێمە داگیرەکە بەم گۆشتەی خوا ئەمری و نەجاتمان نەبێ بەدەستیوە کە ئەمە پێغەمبەری خوایە و ئەشهەدو ئەن لا إله إلا الله وأشهد أنك رسول الله ئیمانی بە پێغەمبەری خوایە ئافرەتەکە تو پێغەمبەری خوای مادەم زانی تۆ ژەهراوی پێغەمبەری خوای اینجا ئافرەتەکە کوژراوە لەبەر چی چونکە لە قیساسی ئەو صحابەی کەوا بەشەرەکە کوژراوە ولكم في القصاص حياة يا أولي الألباب چونکە ئینسان ئەبێ تۆڵە بسێنێتەوە لە تۆڵە سەندنەوە ژیان بەرپا بێ پێغەمبەری خوا فەرمی بیکوژنەوە لە برێتی چی لە برێتی ئەوەی کە ئەم حیوانەی ژەهراوی کردووە ئەم سەحابە بەو حیوانە تیا چووە منی ژەهراوی بووە نەک لە حەقی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆن مسلمان بوو بەڵێ 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 مسلمان بوو ئافرەتەکە و لە تواشا لە قیساسی ئەو کەسا کوژراوە چونکە کەسێکی کوشتووە بە ژەهر جا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو عادەتی خۆی کە ئاوا بووە مەسەلە
حضرت عائشة فرميت رضا ورحمة خواه لسر به پیغمبری خواه لکاتی نخوشکایی فرمو يا عائشة ما أزال أجد ألم الطعام الذي أكلت بخيبر فهذا أوان وجدت انقطاع أبهر من ذلك السم. پیغمبری خواه فرمي أي عائشة والله لا يزال حسب آزاري أو جهركم لجسبه او ئێستا کە کاتی گیاندەرچوونی منە دەمارەکانی دڵم یەک بە یەک ئەتڕێنێت. پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم. بۆیە عولەما و زانان ئەفەرمون پێغەمبەر چۆن مەسەلەی پێغەمبەر بووە بە شەهیدیش وەفاتی فەرمووە چونکە بەو ژەهرە لە غەزا ژەهراوی کراوە پێغەمبەری خوا بەو ژەهرە شەهید بووە یعنی کەواتە پێغەمبەری خوا هەم پێغەمبەر بووە و هەم شەهیدیش بووە لە پێناو قەیام و ڕیسالە و دینەکەی خۆی و پەروەردگارە سەڵات و سەلامی لەسەر بێ. ئای زان و خۆشەویستان و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆن مەسەلەی سرکەی پێخۆش بووە گۆشتی حیوانی پێخۆش بووە مریشی مەسەلەی خواردو پێخۆش بووە هەنگوینی پێخۆش بووە حەلوای پێخۆش بووە و هەروەها ئەم پێغەمبەر نازدارە گۆشتی پشتی حیوانی شێر پێخۆش بووە. ئەمە تەمان بۆیە باسەکە ئەمە صفاتی ئەمە شەمائلی خەلقی خولوقی پێغەمبەری خوا ئەخلاقی پێغەمبەر ئاوا بووە. ئێمە پێغەمبەرمان بناسین کە چۆن بۆ چۆن هەڵسوکەوتی کردووە چی خواردووە چی بەکارهێناوە. إن أطيب اللحم لحم الضحية تا پیغمبر خدا فرمایش فرمود خوشترین گوشتی پشته پیغمبر خدا فرمود صلات و سلامی لسر بێ. حتى پیغمبر خدا لفرمایش تا لبارەی تریت طبعا همو لاک مارزان بمرگە بیکەی مثلا بمامە بیکەی بەشتە بیکەی پیغمبر خدا تریتی زۆر پێخۆش بوو. بۆ نمونە لفرمایش تا ابو موسى الاشعري فرمود پیغمبر خوا قال فضل عائشة على النساء كفضل الثريد على سائر الطعام. ام حديث امام البخاري رواية كده امام مسلم رواية كده فرميت قوري حزد عائشة بسر باقي نساء افرتاني همو جهانا وخوشي ولذتي تريتوايا بسر باقي خواردن خاني ترى. پیغمبر خوا صلاة وسلام الى سربه آوا بو شوازه مثلا تريتي بيخوش بوه. پیغمبری خوا هرگیز مثلا سیر و پیازی نخواردووە فەرمووی ئەوە بیخۆن من نایخۆم ئەمە شەرت نییە کە پێغەمبەر نەیخواردووە و نەهی لێ کرد بە حرام بێ. فەرمووی من مناجات دەکەم لە حزوری خوا حەز ناکەم بۆ ناخۆش بێت چونکە بۆ مناجەکان فریشتەکان ئەڕۆن. ئینسان کە پێکران نەیخوا بەڵام کابرا کە نەخۆش بە عیلاج خواردی بەڕاستی هیچ مشکلەیەکی تیا نییە. و هەروەها پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە سەفیەی گواستەوە لە وەلیمە و لە شایەکەیە پێغەمبەری خوا خورما و سەویقی دانا. طبعا سەویقی شەر جۆرێکە لە خواردن لە خورما و ئارد دروست ئەکرێت یعنی جۆرێکە لە حەڵوا یعنی پێغەمبەری خوا ئەمانەی بەکارهێناوە سەڵات و سەلامی لەسەر بێ. بەهەرحاڵ شتی تر زۆرە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەکاری هێناوە و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ئەوەڵی خواردنەوە دەستنوێژی گرتووە لە پاش خواردن دەستنوێژی گرتووە. دەستنوێژگرتن مەبەستی معنای لوغەویەکەیەتی زیاتر یعنی ئینسان دەستی بشۆرێت. دەست شۆردن سونەتە دەست وشکردنەوە عەفو دەست سڕین خلافی سونەتی پێغەمبەری خوایە عادەتی عەجەمە. بۆیە ئینسان لە پێشەوە یا دەستنوێژ بگرێ یا لا ئەقەل دەستی بشۆرێ و لە دوای خواردنیش یا دەستنوێژ بگرێ یا دەستی بشۆرێ. ئەمە مایەی بەرەکەتی ڕزقە و مایەی زیادبوونی ڕزقە و مایەی ئەوەیەکەوە ئەو ڕزقە بێتە زیاد بێ و شیفایشی تیا بێ. پێغەمبەری خوا ئەفەرمێت ئەو کەما قال ئازان و خۆشەویستان پێغەمبەری خوا فەرمێت خلافی عەجەمەکان من عەجەمەکان دەست ناشۆرن ئێوە دەست شۆرن. حتى ئەم دەست شۆرینی پێغەمبەری خوا طبی ئەمڕۆی سەلماندوێتی چونکە ئینسان چەوری بەدەستی بەتا گۆشت بخوا دەست نانەخوارد بە کەوت نەخواردووە بەم دەستە مەسەلە ئەو میکرۆبشتەی پێوە ئەبێنێت دوای مەسەلە بەشی شایەتین جنی پێوە ئەمێنێت لەوەتە جنی مەسەلە زەربەی لێ بدا یا مەسەلەی میکرۆبی پێ ئەو میکرۆبە مەسەلە بەدەستەوە بمێنێت تۆیکەی بەدەم تاکەی بەلوو تا بەرحاڵ تووشی نەخۆشین تەکا. بۆیە پێغەمبەری خوا ئەفەرمێت دەستەکانتان بشۆرن ئەمە سونەتی پێغەمبەریانە صلی الله عليه وسلم. حتى پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەسەور ناکەن کە شتێک باسکەین عەجیبی لێ بێ. یعنی پێغەمبەر بنی مەنجەڵی پێخۆش بووە یعنی خواردن کە ئامادە کرا لەناو مەنجەڵەکە پێغەمبەری خوا داوای بنی مەنجەڵەیە کردووە خواردوێتی
هاي تزور كسيم لما حزنا بنكرقين حزنا هنا كين اما طبيعتي بشريته يعني ما ماشي بوي بيغمبري خوا صلى الله عليه وسلم بشره بلان بشري مفضله يعني وكو همو بشرك حزي كردوها لم خوراك انا لم خوارنا انا اما بيخورو مثلا خوراكي بيغمبري خوا بو زور خوراك وشتغاني بيغمبري خوا بلان اوي كواله سنته وارد بو اما شي بيكراوا اما شي لسنه بيغمبري اما شي بيكراوا بلان اما مشتك لخرواري او شمائلي مثلا اخلاق وخروج بيغمبري خوا لخوراك وخواردنا وحتى امام احمد فرمت من كالك من خواردو كان بو كالك ناخوي اي فرمو نازن بيغمبر خواردوتي يعني خواردو يا خالد شلون خواردوتي يعني صحابه وتابعين علماء وعارفان نقباء ونجباء اوات تقليدي بيغمبر كردوها حزيان كردوها هالسوكوتيان خوراكان كان وقت بيغمبر خوا صلى الله عليه وسلم جاء يمي امتي بيغمبر خوا صلاه والسلام الى سربه ابي ام قوري خمانه ام سر قوري خمانه ام سيدي عالمه شاو لما بكين بوي كواب بختوري دين الدنيا بين ولهم لا يكمن خوش ولهم لا يكمن راسبه يا ربي خوال بالخاتي بيغمبر لخمان باكو دايك من خوش لخمان باكو دايك من رازبه يا ربي خوال تفارين وعاقبت من بخير بيرا بإيمان وبمان شنو وبمان برنزندو من كروا يا ربي خوال رجل قيامته بيغمبر بانگ من بكا درمانك بودست مباركاني او دستاني كآوي ليدرچو هزاران نفر تير آولي يا ربي خواهي جان اما بو دستان آو خوينوا نتونك بتي دنيا وخير رزقار ما بي خواه شفاين خوشكان ما بي عاقبتي بيركان من بخير جري هدادي گنجكان من بي ما من الله ملاك من صالح كي ضلي هم ملاك من خوش كي اوي مشكلة كي خواه اوي حل كي مشكلة هم ملاك من حل كي يا ربي خواه لدى فارنا ولات من فرل خير وخوشي كي ولات من فرل آوداني كي فرل رزق روزي كي بركات ارزو اسمان برشانا بسر معنا هر كس دوستي ولاتو دينو خاكو نشتمان معنا دوستي ام ملتا تيروتوها كا خدمتي ام ملتا عقاري خرافه نابا توشي برسيتينا كا ظلم زوي لنا كا خو برقراري كي هر كسيك ظلم مال ليكا خيانت مال ليكا نان ما نبري قوت ما نبري ولات ما سوت ماكا ولات ما ويرانكا برو عقاري فساد ابا يا ربي خو اگر شاوي داتي دايدي اگر شاوي داتني خوايا نمرود وقارون وفرعون وسيلكر يا ربي خو او كسجوا عليكي عليها سافلا خو جيش جاشي جرجوركي امين امين اقول قولي هذا واستغفر الله لي ولكم ولسائر المسلمين والسلام.